لە ساڵی 2020 تا ئەوی ڕاستی بێ ساڵێکی بۆ هەموو چۆرەوەری و نەکبەتیەوە ساڵێکی پڕ ئیش و پڕ بەرهەم بوو بە نیسبەت منەوە وەکو حەمەڕەشی هەرەز ئەوی زۆ بووکەوە لەم ساڵە کتێبەکەم ئەو ساڵی بێژەری دەنگی کوردستان بووم هاتە چاپدان لەلایەن دەستگای گۆڵانی خۆشەویستەوە جا بێجگە لەوەش تقریبەن 3 بۆ 4 مانگ من خەریکی درامای کرێچیەکان بووم لە کۆمپانیای مەستی فلیم ئەوی ڕاستی بێ بەو هەبوو کۆرەوەری و ترس و لەرزی نەخۆشی و گەرما و سەرما و شەو نوخونی و شەومانەوە و بە هەرچی جوانێ بوو ئەو درامایەمان پێشکەشی هونەری کوردی کرد هیوادارم ئەو درامایە بازێک بێت کەوا بە سینەمای کوردی و بە درامای کوردی رابێ لەو باوەڕام کەوا جێگەی خۆی گرتوتەوە ساڵێکی بۆ هەموو کۆرەوەریەوە ئەو ئیشانەمان جێبەجێ کرد ماوەتەوە ئەوەی کەوا بڵین چەند هەنگاوێکی تر ئەکەوینە ناو ساڵی 2021ەوە بۆ ساڵی 2021یش زۆر پەیمانە ماوە کەوا هەنێ ئیشی دراما و هەروە بێتەوە ئیشی شانۆ و ئیشی سینەماش بکەم بە هیوای ئەوەی کەوا بگەینە نەتیجەیەکی جوان و بگەینە ئەنجامێکی جوان لەو بەرهەمانەی کەوا بە تەمام ڕۆڵی تیا ببینم و بە تەمام ئیشی تیا بکەم. دیارە بە درێژایی ژیانم هیچ ساڵێکم بە نەحامەتی و بە کەمدەرامەتی و بە تاڵی نەچەشتۆ بەقەد ئەم ساڵ بەڕاستی ساڵی 2020 ساڵێکی نەگریس وەک پەتای نەگریس کۆرۆنا ساڵێکی زۆر 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 خراپ بوو زۆر ناخۆش بوو زۆر تاڵ بوو خۆزگە جارێکی کە هەموو مرۆڤایەتی و هەموو خەڵکی کوردستانی گەورە تووشی ساڵێکی ئاوا نەبنەوە هەر لەم ساڵە تاڵەدا لەگەڵ هونەرمەند لوقمان غەریب لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی کە بە ناوەندی گاف توانیمان بە هەرچ حاڵێک بووە فیلمێکی سینەمایی بە بەرهەم بهێنین بەناو گوڵەکان ناگەشێنەوە سیناریۆیەکی جوانە چیرۆکی سیناریۆکە هەر زۆر زۆر جوانە نواندنی ئەکتەرەکانیش بەلای منەوە زۆر جوان بوون بەڵام ئێستا لە نیوەی مۆنتاژ ئاوەستاوین لەبەر ئەوەی لە ڕووی مادیەوە بودجەکە کە کورتی هێنا چاوەڕێ ئەوەین لە سەرەتای مانگی یەک وعدیان داونەتێ هاوکاریەکمان بکەن بۆی بەرهەمەکە بێنینە دی و هەردایەوە بە ماوەیەک لە ئاهەنگێکی گەورە پێشکەشی هونەرمەندان و دۆستان و ڕۆشنبیرانی ئەەکەین لە یەکێک لە هۆڵەکانی سلێمانی سەبارەت ئاواتەکانم بەرامبەر بە ساڵی ئایندە ساڵی 2021 تەمەناکەم ساڵێک بێت ئەو کێشە و گرفت و قەیرانە ئابوورەی کە تووشی حکوومەتی هەرێم بووە نەمێنێت خەڵک لە حەسانەوە و لە خۆشییا بێت ساڵێ بێ پڕبەرەکەت بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ هەموو مرۆڤایەتی بۆ هەموو دنیا من هەر لێرەشەوە پێم خۆشە پیرۆزبایی لەسەر جەم خەڵقی کوردستان لە
زاخۆوە تا خانەقین و هەورامان و هەموو کوردستان پیرۆزبایی تایبەتیم هەیە بۆ ساڵی 2021 بە هیوام ئەمە هەر هیوای من نییە هیوای سەرجەم خەڵقی کوردستانە کە ساڵی ئایندە ساڵێکی پڕخێر و بەرەکەت بێ ئاوڕێک لەم ملەتە بەژمێنەتە بنەوە ئیتر ئەم نەهامەتیە کۆتایی پێبێت هیوادارم ئاوڕێکیش لە هونەر و هونەرمەندان و هەموو ڕۆشنبیران بەگشتی بنەوە بۆ ئەوەی بتوانین لە ساڵی ئایندە بەرهەمی جوانتر بەرهەمی بە پێشتر و بەرهەمی زیاتر پێشکەش بە خەڵقە خۆشەویستەکەی کوردستانمان بکەن و دووبارە سوپاس بۆ ئێوەش. سپاس بە کەناڵی سلێمانی بە خێراتتانەکەم کە توانیتان تێگەی هونەرمەندان بەسەرکەنەوە. من باسی ساڵی 2020 دەکەم ساڵێکی زۆر سەخت بوو بۆ ملەتی کورد و بۆ هونەرمەندان بە تایبەتی و نەخۆشی کۆرۆناش بە تایبەتی تێگەی بەسعی لە هونەرمەندان و لە هەموو لایەک تێگا و کار و چالاکیەکانمان بەڕاستی وەستا لە هەموو بوارەکانە و لە ئاخر تێگەی بڵین بەرهەممانە ئێمە بەرهەمی وڵەکان ناگەشێتەوە لە نووسین و سیناریۆ دەرهێنانی کار لوقمانی بەڕێز بوو ئەوە ئاخر تێگەی باڵێن بەرهەمی ئێمە بوو لە 2020 ساڵەکە زۆر نەهامەتی بوو لە ئاستی تێگەی با بڵین ساڵی 2020 شا خۆمان ئامادە کردو بۆ تقریبا 30 حەڵقەیەکی کاک لوقمان غەریب ئینشاءالله ئەگەر ماین و نەمردین بە بینەرانی ئێوەی شادکەین تێگەی ئەو حەڵقاتانش. پەیامی منیش بۆ ساڵی 2021 هیوادارم ئینشاءالله ساڵی 2020مان بە نەهامەتی و بە ناڕەحەتی بەسەر برد. ئینشاءالله ساڵی 2021 پیرۆزبایی لە هەموو هونەرمەندان و هەموو تێگەی گەلی کوردستانەکەم بە تایبەتی خۆشمان و بە حەقەت ئینشاءالله بەڵکو بێتە مایەی خۆشی و تێگەی سەرفرازی بۆ میلەتی کورد و بۆ هونەرمەندانیش بە تایبەتی. ئەتوانم بڵێم ساڵی 2020 ناخۆشترین ساڵ بوو بۆ هەموو جیهان و بە تایبەتی بۆ گەلی کورد لەبەرەوەی کە ساڵی 2020 قەیرانێکی قورس بەسەر گەلی کووردا هات و ئەتوانم بڵێم ئەو ڤایرۆسە نەگریسەکە کۆمەڵی خۆشەویستانی لەدەست بردین. لێرەوە ئەتوانم بڵێم سڵاو ڕێزی خۆم بۆ هەموو ئەو کۆچکردوانانێرم کە بۆ ڤایرۆسە ڕۆیشتون. کار و چالێکیەکانمان لە 2020 لەسەر شانی خۆمان بوو ئەتوانم بڵێم هەمووی لەسەر ئەرکی سەر شانی خۆمان جێبەجێ کراوە بەڵام لەگەڵەوەشە کاری شانۆیم هەبووە و درامایی کرێچیەکانمان هەیە کە لە 2020 وێنەگرتنی تەواو بووە و ئینشاءالله لە 2021 بەخش ئەکرێ. بەڕاستی ساڵێکی زۆر ناخۆش لێرەوە ئەتوانم پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەموو گەلی کورد بکەم لە هەر کوێیەکی جیهانن لە هەر شوێنێکان سڵاو ڕێز و خۆشەویستی خۆم بگەێنم بە هەر تاکێکی کورد بۆ هەر هەمویان ئینشاءالله 2021 کۆتایی بە هەموو قەیرانەکان دێت کۆتایی بەم ڤایرۆسەیەت. جارێکی تر هەموو لایەنە سیاسیەکان هەموو هاوڵاتیانی کورد جارێکی تر دەست لە ناو دەستی یەک باوەش لە ناو یەکە بە خۆشەویستیەوە بە ئارامیەوە هەمومان باوەش بە یەکاکەین و وڵاتێکی ئارام دروست ئەەکەین. دووبارە و سێبارە پیرۆزبایی لە هەموو تاکێکی کورد ئەەکەم. ساڵی 2020 وەکو ژمارە ساڵێکی زۆر جوان بوو بەڵام هەمومان وەکو جوانەکەی چاوەڕێمانە کرد کە ساڵێک بێ پڕ چالاکی بۆ هونەرمەندان پڕ ژیان بۆ مرۆڤایەتی بەڵام ساڵێک بوو هێندەی جوانی ژمارەکە خەمیا بە مرۆڤایەتی لەبەرەوەی سەر تاسەری جیهان پڕ بوو لەو ڤایرۆسی کۆرۆنایی کە یەک بە یەکمانی گرتەوە. من لە ساڵی 2020 لە شانۆیی زەلکاوە
ئەبووە بەشداریم بکردایە بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو کارەمان وەستا گەروانە بووایە لە 2021 من کارێکی تازەترم ئەبوو بەڵام بە هیوام 2021 ساڵێک بێ ساڵی 2020 ببێ بە یادگاری بۆ هەمومان ساڵێک بێ هێندە خۆش بێ هێندە جوان بێ هەموو نەهامەتیەکان لە بیری گەلی کورد و لە بیری سەر تاسەری مرۆڤایەتی بەرێتەوە بە هیوام ساڵی ئایندا ساڵێکی پڕخۆشی و تەندروستی باش بێت بۆ هەموو لایە. ساڵی 2020 نەک بۆ کورد بۆ تەواوی جیهان ساڵێکی پڕ کارەسات بوو پڕ ناخۆشی بوو بەڵام بۆ کورد دوو هێندەی هەموو وڵاتانی تر دوو هێندەی هەموو جیهان ساڵێکی پڕ ناخۆشی بوو لەبەری ئێمە کێشەی لەگەڵ و کێشەی نەخۆشیمانە بوو کێشەی ڤایرۆسی کۆرۆنامان هەبوو کێشەی مادیشمان هەبوو بەداخەوە بەڵام نەک بەتەنها ئێمە هەموو چین و توێژەکان کاریان وەستا پرۆژەکانیان وەستا بەڵام ئێمە خۆشبەختانە بە ساڵی 2020 دەستمان کرد بە کاریوێنەگرتنی درامای کرێچیەکان و ماوەی چەندین مانگ پێوەی سەرقاڵ بووین بە کاتی نەخۆشی بە بارودۆخێکی زۆر سەختا تێپەڕی بەڵام خۆشبەختانە کاریوێنەگرتن کۆتایی پێهات و ساڵی 2021 ئیشەڵا نمایش شەکرێت ساڵی 2021 هیوادارم ساڵێکی پڕخێر و خۆشی بێ بۆ هەموو لایەک بۆ تەواوی گەلی کورد لە هەر شوێنێک بن بۆ هەموو ئەو خێزانانی کە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە بارودۆخێکی سەختیان تێپەڕان بۆ ئەوانی کە پرسیان هەبوو بە هیوای ساڵێکی پڕ خۆشی بێ بۆ ئەوان و کۆتایی بە ناخۆشیەکانیان بێت. پیرۆزبایی ساڵی نوێ لە گەلی کوردەکەم لە هەموو هونەرمەندانەکەم ئومێدەوارم ساڵی تازە ببێتە ساڵی خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان چونکە بەداخەوە ساڵی 2020 ساڵێکی نەهامەتی و ناخۆشی و پڕگریان بوو بۆ هەمومان کە لە هەموو ڕێکەوە چوینە دواوە بەڕاستی ساڵێک بوو وەکو ئەڵێت بڕواو نەیەتەوە لە 2020 هیچ کار و چالاکیەکم نەبوو بەهۆی ئەم پەتای کۆرۆنای و زروفەی ئێستا ئومێدەوارم ساڵی 2021 کاری تازە کاری باش هەبێت کە بەشداری تایە بکەین هیوادارم ئاوڕێکیش لە هونەرمەندان بنەوە بۆی کارەکانیان نەوەستێت بە لە هەموو ڕێیەکەوە پشتگیریان بکرێت بۆ ئەوەی کە چونکە بەڕاستی هونەر کەلتوری وڵاتەکەت پیشانەیە دوایی لە مێژووە هونەر یەکێکە لەو بوارانەی کە بتوانین لەو ڕێگەیەوە حەدەسە کۆنەکان پیشان بینەوە بۆیە هیوادارم ساڵێکی پڕخێر و خۆشی بێت بۆ ئیتری بەڕاستی کوردیش ئەمەنە نەهامەتی و ناخۆشی بینیوە هیوادارم ئەم ساڵ ببێتە ساڵێکی پڕخێر و بەرەکەت بۆ هەموو لایەک دووبارە سپاس بۆ ئێوەش بۆ بەسەرکردنەوەی هونەرمەندان دەستان خۆش بێ. دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم کاتبە منتان بەخشی من وەکو خۆم بناسیێنم سازگار بناوە سازگار فات عەلی ئەکتەرم ساڵی 2020 لە چاو دیدی منەوە ساڵێکی زۆر سەخت بوو بۆ هەموو لایەکمان بە تایبەتی بۆ ئەکتەرەکان چونکە هەرچەنە لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا شتەکان زۆر زیاتر قورس بوون بەڵام لەگەڵەوە شاید نەتوانیمان فیلمێک بەرهەم بێنین بە ناوی دڵەکان ناگەشێنەوە ئێستا حالێن لە بواری مونتاژ و بڵێن قۆناغی کۆتاییایە ساڵێکی زۆر قورس بوو بەڕاستی ئەم ساڵ بۆ هەموو لایەکمان قورس بوو هەر زۆر ناخۆش بوو ساڵێکی زۆر ناخۆش و لە مێژووی کووردا شتیوان لە هەموو تەمەنی خۆمە شتیوان بیر نایە ساڵێکی وا بۆ شێوەیە قورس بوو بێ پەیامی من بۆ ساڵی 2021 ئیشەڵا ساڵێکی پڕخێر و خۆشیە بێت ساڵی 21 ئیشەڵا قەرەبووی ئەم ساڵمان بۆ کاتوە لە هەموو ڕێیەکەوە هیوادارم بتوانین بەڕەنگاری هەموو شتە ناخۆشەکان قۆناغە ناخۆشەکان بینەوە ئیشەڵا هیچ شتێکی ناخۆشی تێ ناکەوێت سەرکەوتوو بنێوەش سەرکەوتوش بۆ هەموو لایەک سپاس بۆ دەستان خۆش بێت.
زۆر سپاس هەڵبەت ساڵی 2020 ساڵێک بوو کە بە کۆی گشتی بۆ بەشەریەت و مرۆڤایەتی ساڵێکی زۆر سەخت بوو ئەتوانم بڵێم لە مێژووی مرۆڤایەتیە کە تاکە ساڵ بوو کە قورسترین و سەختترین و نالەبارترین ژیان تایە گوزەراوە هیوادارم ساڵێکی وان نەبینینەوە بەو شێوازە و بەو جۆرە تەمەنایەوە کەم کە ساڵی ئایندە ساڵی 2021 کۆتایی بە هەموو ئەو نەهامەتی و ناڕەحەتیانی کە بەسەر هەموو بەشەریەت هات بە کۆی گشتی کۆتایی پێبێت و ساڵی ئایندە ببێت تەمایی ئەوەی کە هەموو خەون و خولیا و ئاواتەکانمان بێتە دی من وەکو خۆم پرۆژەیەکی هونەری گەورەم بەدەستەوەی ئێستا لەم کاتەیە هیوا خوازم کە لە ساڵی ئایندەیە زۆر بە باشی بتوانم تەنفیزی بکەم و جێبەجێ بکەم پیرۆزبایی لە سەرجەم خەڵکی کوردستانەکەم بە بۆنەی ساڵی تازەوە هیوا خوازم ئەو میحنەتی کە تایە بوون لە ساڵی 2020 زۆر بە ئاسانیتی بەڕێن لە 21 کۆتایی پێبێت